آتيناهم الكتاب يتلونه حق تلاوته أولئك يؤمنون به ومن يكفر به فأولئك هم الخاسرون. إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا، من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. أما بعد، فإن أصدق الكتاب كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. اللهم أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. اللهم إنا نعوذ بك أن نشرك بك شيئا نعلمه ونستغفرك لما لا نعلمه. اللهم بك نقول، اللهم بك نستعين، اللهم آمين. بنراني بالريز برایانم خوشکانم، السلام عليكم ورحمة الله وبركاته. بپشتیوانی خوای پروردگار لبرنامه جوان خوێندنەوەی قورآن دێنەوە خزمەتتان بۆ ئومێدەی خوای پەروەردگار بە فەضڵی خۆی، بە ڕەحمی خۆی، بە منەتی خۆی ئەو فەضڵەمان لەگەڵا بکات، بمان کا بە ئەهلی قورآن. قورآن بەرنامەی ژیانە. خوای پەروەردگار کە پێغەمبەری ڕەوانە کردووە، پێمان ئەوەمان تی ئەگەێنێ کە خوای پەروەردگار عەزە وەجەل تەنها خوایە لەسەر هەموو شتێ شایستەی ستایش و حەمدە، هەموو شتێکی، چونکە خوا حەکیمە، زانایە، دانایە، کاربەجێیە. ئەوەی ئیمان لە دڵیا بێ ڕەخنە ناگرێت لە ئەمری خوای پەروەردگار، تەسلیمە بێت. ئەزانێ خوای پەروەردگار هەموو شتەکانی لە لووتکەی زانین و داناییە. و دووهەم شت کە خوای پەروەردگاری لەسەر ستایش ئەکرێ و حەمد ئەکرێت بریتیە لە نیعمەتەکانی. گەورەترین نیعمەتی خوای پەروەردگار بریتیە لە کتابەکەی کە قورئانە، کە لە بدایەتی سوورەتی الکەهفدا فەرمیان بسم الله الرحمن الرحیم الحمد لله الذي أنزل على عبده الكتاب. على عبده پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەم کتابە خوای پەروەردگار ئەو مەکانەت و ئەو منزلەتەی پێ بەخشیوە کە بوو خوا فێرمان ئەکا ستایشی بکەین لەسەر بەرنامەکەی، چونکە تەنها مسلمانانن لەلایەن خوای پەروەردگار و بەرنامەکە بۆ بەشەریەت هەموو هاتووە، بەڵام ئەوەی کە تەسلیمی ئەبێ، ئەوەی ئیماندارە، ئەوەی مسلمانە کە خوای پەروەردگار بەرنامەیەکی ناردووە فەرمێ اليوم أكملت لكم دينكم وأتممت عليكم نعمتي ورضيت لكم الإسلام دينا. خوای پەروەردگار کە دینی بۆ کامل کردوون، ئەمە تەمامی نیعمەتی خوای پەروەردگارە عەزە وەجەل. بەڵام بەڕاستی بۆ کەسێک نیعمەتە کە باوەڕی پێبێنێ، بۆ کەسێک نیعمەتە بیکا بە بەرنامەی ژیانی. ئەگەر دیقەت بدەن لە دنیا هەموو تاقیکردنەوەیەک خەڵکی وەڵامی پرسیار نازانێت پرسیارەکانی چییە، زانێت لە چییە پرسیاری لێکرێ، بەڵام وەڵامی پرسیارەکەی نادێتەوە، پرسیارەکەشی نادێت، ئەبێ بیخوێنێ دواتر پرسیارێکی بۆ دێتەوە. بەڵام تاقیکردنەوەی تەمەنی ئێمە هەم پرسیارەکانمان بۆ ئاشکرایە، هەم وەڵامەکانیشی، بۆ ئەوەی کە لە ژیانە هیچ کەس عوزر و حجە و هیچی بەدەستەوە نەمێنێ بیانوویەک کە دواتر بڵێ نەمزانی، کە پرسیاری لێ ئەکرێت پەروەردگارت کیە بووە، خوای پەروەردگار چیت پەرستووە لە ژیانتە، دوو پێشەوات کیە بووە، پێغەمبەرت کیە بووە، سێ بەرنامەی ژیانت، هەڵسوکەوتی ڕۆژانەی خۆت لەسەر چی بەرنامەیەک بووە. ئەم پرسیارەکانی قەبرە کەوا بوو ئێمە خوایە بە عەزەمەتی خۆی ستایش و حەمدی خۆیەکە لەسەر ئەم کتابە، ئێمە هەموو کاتیشی بۆ سەرفکەین ئەنجا ئەو کاتە براوین، نابێ بڵێن کاتمان نییە وەڵا بۆی مەجالمان نییە، بۆ دینداری نەخوا بۆی دروست کردوین. خاڵیدی کوڕوەلید هەموو تەمەنی لە جیهادا بردەسەر، کاتێکە مصحەفەکەی بینی بوو بە گریانەوە، فەرمووی شەغەلەنا عنکە الجیهاد. بەڵام ئێمە ئەبێت چی عوذرێکمان ئەبێت چی مەشغوڵی کردوین لەوەی کە قورئان فێر بین، خوێندنەوەی، ئیش پێکردنی، بانکردن بۆی. پاشان جوانیان فەرمووە زانایانی سەلەف و دوعایان کردوتیانە خوایە ئەوە دوعاکە ئەوەدا اللهم ئەشغلنی بما خەلەقتەنی لە،
ئەی خوای پەرستراو من سەرقاڵ و مەژغوڵ کە بەوەی کە منت بۆ خەڵق کردەوە کە عیبادەتە عیبادەتیش لە قورئان و سونەتەوە وەرئەگیرێت و عیبادەتیش مەبەستم بە مانا گشتیەکەی لە عەقیدە لە تەوحید لە هەڵس و کەوتت لە کڕین و فرۆشتنت لە سیاستت لە ئیعلامتە لە پۆشاکتە عیبادەت اسم جامع لكل ما يحب الله ويرضى ناوێکە گشتگیرە هەموو ئەو شتانەی کە خوا خۆشیەوێت و لێ ڕازی ئەیگرێت و عیبادەت کەوابوو فەرمویانە خوایە سەرقاڵ و مەشغوڵمان کە بەوەی ئێمەت بۆی هێناوەتە بوون و لە پێناو کەوەما خوای گەورە فەرمیێ وما خلقت الجن والإنس إلا ليعبدون جا فەرمیانە اللهم لا تشغلني خوایە مەشغوڵمان مەکە بەوەی خەلقتەه لی یعنی تۆ ئێمە خوای ئێمەی بۆ عیبادەت دروست کردووە دنیای بۆ ئێمە دروست کردووە ئێمە ئەوەی کە خوا ئێمەی بۆ دروست کردووە ئەوە لەبیر بکەین بۆ ئەو شتێک کە خوا مستەخەری کرا بۆ ئێمە دنیاە ئەمە خەسارەتێکی زۆر گەورەیە کەوا بوو ئەڵێم لەوە چێ برایە خوشکێ بڵێ باشە ئەوە بۆ یان جارێ دوانە من ئەڵێم هەموو تەمەنمان لە خزمەت سوورەتی فاتیحاش بێت و ئەگەر 100 برا ڕاستی کرد بێتەوە 200 خوشکیش ڕاستی کرد بێتەوە لەوە چێ ئێستا هەزاری کە هەبێ پێویست بێت ئەم سوورەتەی بۆ بخوێنێتەوە ڕاستی کاتەمە یەکەم دووەم لەوە چێ زۆر برا هەر ئەوە بداتە سەر کەناڵەکە بڕە ئەمە چی و تەواو نەبوو برا بە ڕێزەکەم تۆ خۆت فێر کردووە ماناکەی ئەزانی هەوڵت داوە بە جوانی بیخوێنی تۆ ئەتوانی لە بەرنوێژیەک بە ڕەوانی بیخوێنی تۆ کە وەکو باسمان کرد تو خوا ئێستا من ئەگەر کەلیمەیەکی کوردی ماناکەی بگۆڕم هاو نمونە مێناوتم من بە نەسرین بڵێم نەوسڕین بۆ سین بکەم بە ساد هەر ئافرەتەکەش پێی ناخۆشە لله المەثل الأعلى کەمە قورئان کەلامی خوای گەورەیە شعری شاعری وا لێ بکەم خەڵکەکە لۆمە مەکات دێنە سەر خەت کەلامی خوای پەروەردگارە کاتیش نابە خوشکی وایە بۆ برای وایە بۆ لەم بەرنامە بەو 5 دقە توانێتی ڕاستی کاتەوە و ئینشەڵڵا ئێمە ئەگەر خوای گەورە یارمەتیواندا لە کۆتایی بەرنامەکان لە ڕێگای شاشەکەەوە چەند خوێنەرێکەکەی سینی تایە یابانی تایە فەڕەنسی تایە هەمووی بە جوانی لە ئێمە زۆر جوانتر قورئانە خوێنن کەوا بوو هەوڵدانت ئەجر و عیبادەتە ئەگەر بێت و قورس بێت لەسەر دووجار پاداشتت هەیە ئەگەر فێر نەبووی عوزرت هەبوو لای خوای پەروەردگار عەزە وەجەل هەر ئەجر و پاداشتی خۆت هەیە کەوا بوو بەڵام تۆ بزانە ئێمە ئەم دنیا کاتیە ئەم تەمەنەمان کاتیە با ئەم کاتیە نەگۆڕینەوە بە دنیای هەتاهەتایی جا داواکەم لە خوای پەروەردگار ئیخلاس و سەواب هەموو لایەکمان ببەخشێت خوای گەورە سەرقاڵماکە بە دینی خۆیوە ئەو دینە بکەین بە ڕووناکیەک بەرچاوی خۆمان ڕوون کاتەوە ببێ بە نیعمەت و ئاسایش و دادپەروەریەکیش بۆ میلەتەکەمان ئامین یا رب العالمین ئێستا پێکۆڕۆینە خزمەت باقی ئەو صیفەتانەی مابوو لە بەرنامەی پێشوە باسمان کردمان صیفەتی زبانی عەرەبی صیفەت ئەو هەیئەتەیە کە پیتەکەی کە نوتقی پیتەکەکەی پیتەکە ئایا قەڵەوە یان لە ئاوازە پیتەکە هەوا لە دەم تۆ دێتە دەرەوە یان نایە دەنگەکە درێژە بێتەوە یا درێژ نابێتەوە بەمانە ئەوترێکی صیفاتی حروف کاتێ باس لە صیفاتەکەین ئێمە دەرەجە مەخرەجمان خوێن مەخرەجەوە تانێ بۆ نمونە تۆڵەی مەخرەجی با ئەو دوو لێوە بگا بە یەک بەڵام با چەند صیفەتێکێ با قەڵەو ناکرێ ناڵی بۆ لەبەر ئیستیفالە با کە قەلقەلەی ئەو دەنگەیە یاریکردن بە مەخرەجەکە الاضطراب في المخرج دووبارەی ناکەمەوە لەبەرەوەی باش لەسەر هەمس و جەهر و شدە و ڕەخاوە هەمس عین دەرچوونی هەوا لە دەمەوە لە کاتی خوێندنی ئەو پیتانەی فحەثە و شەخص سەکەت عەکسەکەی جەهری پێوتێ شدە ئەجید و قەتین بکەت ئەم پیتانە کە خوێندتۆ دەنگەکە درێژ نابێتەوە ئەق دەنگەکە درێژ نابێت عەکسەکەی ڕەخاوەیە لەو بینش لین عومەرە نەوەک و شدە کۆتایی پێدێ یەکسەر انحیباس و سەود دەنگەکە یەکسەر ئەپچڕێت نەوەکو ڕەخاوە شەتوانی درێژی کەیتۆ بەینەی پێوتێ لەو بینێ ئەمانە هەمووی خوێندومانە ئەمڕۆ پێکۆڕۆیەنە خزمەت چەند صیفەتی کە صیفەتی الاستعلاء وەکو ئیمامی ابن جەزەریە فەرمی خۆی گەورە پاداشتی و بەرایانە بدات و خستیانە سەر شاشەکە فەرمیێ وسەبع علو خص ضغط قض حصر ئەفەرمیێ حوت پیتمانەیان پیتانە پیتی استعلائی پێوترێ کۆ کراوەتۆ لە چی لە ئەو پیتانەی خص ضغط قض حصر یعنیم کورتەڵێنراوە لەوە نەک حصر علاقەی بە کەلیمەکەوە نییە کەوا بوو صیفەتێکی کە لەو صیفەتانەی کە دژی هەیە صیفەتی استعلائی پێوترێ استعلا لە زبانی عەربی عین ارتفاع
هەر لەم ناوەوە وەری بگرین ئێستا هەمومان نتوانین تێبگەین پێشەوەی پێناسەکەی بخوێنینەوە. ارتفاعی عنی چی؟ لێرە برا بەڕێزەکانم خوشکەکانم بینەری بڕێت ئەم پیتانە بریتێ لەوەی کە دەنگ بەرز ئەبێتەوە دەنگەکە هەواکە ئەڕوا بۆ مەڵاژوت کاتی ئەم پیتانە بخوێنین سە کاتی ئەڵێم هم فيها خالدون ناڵێم خا هەواکە بۆ دەمم نایەتە دەرەوە بۆ مەڵاژوو ئەڕوا ئەمە مانای استعلاء وەکو هەندێک لە عولەما فەرموون يتصعد الصوت عند النطق بها إلى الحنك الأعلى کاتی ئەم پیتە خوێنم دەنگەکە سەوتەکە هەواکە بەرزە بێتەوە بۆ مەڵاژوو و هەندێ زانای شەفەرمون ارتفاع أقصى اللسان عند النطق بالحرف إلى الحنك الأعلى يعني كاتي أم بيتا أخواني تو كوتاي الزبانت برزبيتو بو ملاجو دلين أما ملاجو من أعوى برزبيتو كابو هيديك لم بيتانا بخوانيني أما كاتي تو إخواني تو نالي وإذ قال موسى قال نا بو أو كابو صفتي استعلاء لم بيتا اللعبرد ألا شي وإذ قال موسى قال كاتي إسا عندي برا عندي خوشكي من بون بقصد أمن مناينمو كاتي كلمة النار أخوان يا الأنهار لانشي النار نا آية بيتي نون لنا وحن بيتي بلهم خص ضغط قض نخير كابو شي بلهم النار الأنهار بو لبر أوي بيتي نون أو بيتانا نية كتفخيم بكري قلو بكريت بەڵام کاتێکیش بێم غەیر ئەم پیتانە بخوێنمەوە هەر یەکێ لەمانە ئەبێ ئاگام لێ بێت استعلائي بكم كوابو ارتفاع أقصى اللسان عند النطق بالحرف إلى الحنك الأعلى يعني يتصعد الصوت دنجك برز بيتو عند النطق بها إلى الحنك الأعلى أما استعلاء بما أوتري أم استعلاءش عكسكي استفالي في أوتري انخفاض أو تانية كانخفاض أقصى اللساني إيسا أقل بيتو هريك اللي هو خوتان بي تي سين بخيان بي تي سيني تاني على شيء بينتانا زبان ريك ديال أواب بتختي أدال أمدو داني جيرو أمدو داني جيرو زبان بلان با بيكو بلين أقل بموي صاد بخيانم صاد أبي زبانم برز بيتو أجينا صادك أكم بسين إيسا ندبيني عندي برا عندي خوشك عليه المستقيم سينكا كابصاد بو لبروي او استعلاء ناكات برزي ناكاتو كابو المستقيم يان الين الصراط الين السي كابو اهدنا الصراط المستقيم صراط كان بالسي بو لبر اوي او تاني دنگا كبرو ملاجوي نابات وكوتاي زبانشي برز ناكاتو أما بيتي استعلاء بينتان شيء أجر أب صفتان جيب جينا كين بيتك أجوري هندي ما مصاك أما تشنجار دواريكم بقصد ما أو أقام ليه كلمة صوت أكان بشي أكان بصوت سينك كرب بصوت طاك كرب تلبو بدنك معناه كي تواو جوريا كابو الليرة بيتي استعلاء أم حرفية أو عنك صفتي استعلاء أنتيا خص ضغط قض أما كاتي أي خوانيتو نالم قال ألم قال عشان نالم ولا الضا ولا الضالين نالم الظالم ألم شي الظالم ضا كابو أم بيتانا أبي أقول نالم هل وتم صادق ايش بو بسين ألم شي صادق الصادقين أبي أم بيتانا كاتي أي خوانين هواك دنگك برو ملاجو برواد دواي أويك بيواندي با عزيتي عنا دينا وبرا خوشكانا با خوشك الشيماء لقرميانوا السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. دەستخۆشی بەرنامەکەتان دەکەم. خوای گەورە لێت ڕازی بێ خوشکی خۆم. دەزانم بڕۆم سەر سوورەتەکە. ئایەت الکورسی خوێنی، سوورەتی ئیخلاص قل هو الله أحد خوێنی، فاتحە خوێنی خۆت دانێکیان هەڵبژێرە. باشە ئەمەیە فاتحە بخوێنم. سوورەتی فاتحە بۆی بخەنە سەر شاشەکە زەحمەت نەبێت. باشە. بسم الله الرحمن الرحيم
الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين. دەستت خۆش بێ شەیما خان، تۆ دەنگی تەلەڤیزیۆنەکە کسکە؟ باشە. ئێستا لە ئەوەڵە بۆم بخوێنە بسم الله پەلەمەکە بەتەکان مەی خوێنە ئەمە لێرە برا بە ڕێزەکان خوشکە با پیت لە یەک نەپچڕێنین نەیقرتێ نەڵێم بسم الله بی ئاگام لە ئێش بێ نەڵێم بس لێوم بی بە نیوەی یاە بی بسم الله الرحمن الرحيم دەی کچی خۆم دوارێکەمەوە ئاەت باشە. بسم الله الرحمن الرحيم بەردەوام بە الحمد لله رب العالمين. دەستت خۆشە بەڵام دائما الرحيم ئەو میمە نونی العالمین با جوان ببیسترە بەردەوام بە دوایەوە بخوێنەوە دوارێکەمەوە نانە دووبارەی مەکەرەوە ئاەتی دوایەوە يعني بەردەوام بم بەردەوام بە ئاەت باشە. الرحمن الرحيم دەستت خۆش بێ هەست دەکەم بۆنی مینگەیەکم بیست لەوە چێی پەیوەندیەکەش بێت ئەگەریش وایە ئاگاد لە لوتت بێت بەکاری مێنە الرحمن الرحيم دوایەوە بخوێنە مالك يوم الدين. کەوا بوو هەست دەکەم لوتت بەکار مێنە کچی خۆم جگە لە میم و نون نەبێ مالیکی ئەو کەلیمە جیاکەرەوە مالیکی یەومی الدین مالك يوم الدين بەردەوام بە إياك نعبد وإياك نستعين. ئەمەیان بە ئاگامان لە یەک بێت کچی خۆم ئیاکە ناڵێم تۆ وا خوێندێت بەڵام بۆ بینە ڕاستیەکەینەوە هەڵەیە بڵێن ئیاک ئەمە یەکەم دووەم نایشڵێن ئیاکە کەوا بوو ڕەخاوەی هەیە لەگەڵ نەبرا ئاوای خوێنین پەلەمەکە إياك نعبد وإياك نستعين بڵێ نعبد إياك نعبد وإياك نستعين. أو عينا بو جوان كان نستعين نستعين بردوان به اهدنا الصراط المستقيم. شەیما ئەم ئاەتە ئەبێت تەمرینی لەسەر بکەی دوای پەیوەندیەکەیشت هەوڵ بدە چەند جار بیخوێنەوە جاری ها با نەیکەین بە قەلقەلە ئەڵێم ئەوتاری سەوتیمان کەم بکەینەوە لەها نەڵێم اهدنا الصراط المستقيم ئەو سادە بڵێ سی تاءەکەش مەڵێ تە دەی کچی خۆم اهدنا الصراط المستقيم. ئەمە تەمرین لەسەر بکە جارێکە بڵێ سی لا سينا صي ناتوان صراط المستقيم. قم لي أنا أبو بلي هرتو بلي أمشتا الصينية بلي صي صراطة طه زمان نختي برس كرو اهدنا الصراط المستقيم دعاء وبخينا اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب. ها كشي خوم جاريكا صراط الذين أنعمت عليهم صراط الذين
أنعمت عليهم بردوان به غير المغضوب عليهم ولا الضالين. كابو إسا من بكشي خوماليم أقاد لصاد بنيكي بسين طاءكش نكي بتاع أما كيش غير نية غا إسا درسي أمرو ما نشيبو استعلاء غا أليم شي غي غير أو لامت كرد بقلقلوتت غير غير المغضوب عليهم ولا الضالين. خواهی گەورە پاداشت داتۆ دەست خۆش بێ ئەو ئاەتی ئەخیریش لەگەڵ مانەباتە ئینشاءالله بە جارێ بە دوو بەدە ئینشاءالله ئەجر و پاداشی خۆیش دەست ئەکەوێت. ئەگەر پەیوەندی هەیە مامۆستا چەندە من سەماعەکە زۆر ئاگام لێ نییە مامۆستاگیان فەرموو. گیان كاك فريال. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. بس يا وفيان. الحمد لله خواهي قرباش دوكات. يا خوان بس يا وفيان. فرمو جيان كاك فريال جيان. سورة فاتحة أخي. فرمو كاك فريال. دس بيبكى. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين. كاك فريال جان. هرچند الآيات يكم ودوم هر وقت يبينك شباب الآن أجانم سماعك مشغول كردم مرة كبير. إيش آيات بابيك وبيخوانين جم درج بدننا بس راسي بيتكان چونك لعلمي تجويد أوني بيتكان ضرورة جوان بخوانين أونا دنجك مشغولنا ونشاني آخر زمان نشا إيش دن خوشك بوتا أساسيات دن خوشك بوتا أساسيات وحتى جاري وهاي كسيك زانایکی گەورەشە بە احتیمالە خەڵکەکە نەیخاتە پێشەوە بەڵام کەسێکە لە شەرعیش نەزانێت بەس دەنگی هەبێ بیخەنە پێشەوە. فەرموو گیانەکەم با لە بسم اللهەوە بەهێمنی بۆم بخوێنە. بسم الله الرحمن الرحيم. اینجا کاک فریادگیان با پێکۆی لێرە شتێک بڵێین. با ئێمە دائما بزانين او كسرانا دواي والراء كلا دواي تي راء بيتي تشيا ليرا ام بيتا قلو اكريل لبروي فتحي لسرا والله كسر كان لبيرنا كاين مالهم بسمن اخوانم بسعاده قالهم بسم الله الرحمن الرحيم تقول ما وصى عليه بوني النخوشي اللي عليه هلاكي بلام قالهم بسم الله الرحمن الرحيم زور دوبارم كل لم برنامه هي انجا هيرة انجا نوني الرحمن نيرة بسم الله الرحمن الرحيم دي فرمي جانكم دوباري كرو اقاد لو اشتبه هي لقل ني او كسرانا بسم الله الرحمن الرحيم. بردوان به. الحمد لله رب العالمين. بردوان به. الرحمن الرحيم مالك يوم الدين. أمام بودو بعرف كرو. مالك يوم الدين. هستكم نوكو من هنا مركب خبر جاي كرو لك مالك يوم الدين أو شدش عقال جبيه يوم الدين مالك يوم الدين. بردوان بجانك.
إياك نعبد وإياك نستعين. هستم كرد ضمي دالكت نختي دريش كردو نعبدو مالي نعبدو أيش سبب يوتها لقلوا وكيدو أخو يتيكال يكن أم جاري إياك نعبد وإياك نستعين. بردو اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين. أما نختي ما عندكم فبلغ أنتو أما أتي أخير دوار بكرو بلا الذين صراط الذين صراط الذين كم لامك استفادة الذين لا الذين دسا كانت خوش بي يا ربي خواهي قول ربا داسو داتو تأخير آياتي كان بوخيرو والذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين. خواهي قول اللي ترازي بيكاك فرياجان بس تنها أما دنقت باش نات أما أخير بس أما لبرات وربقرا وبقلبي غير المغضوب عليهم ولا الضالين. دسا كانت خوش بيت خواهي قول ربا داشي خير الداتو براي بالرسمي خوالتان فرموا وصيان كاق محمد جان للتكيو فرموا كاق محمد جان باش ما فجان الحمد لله خوالت رازي بها سلامتي كان مو فرم كاك محمد جان آية الكرسي خوانيان سورة إخلاص خوانيان بخينا قل هو الله أحد الحمد لله كان. توكل على الله. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين. كاك محمد جان بله معكم أم رمضان ما دوام بيونديد بو والله بله بيشتر بيونديد كرتو بله هنا والله بيشتر كردوه دسا كانت خوش بك كاك محمد كاك محمد مالك يوم الدين بخينا له بس الشاف مالك يوم الدين دست خوش به كسر كي نختي زياتر أو أمان لوي بيشتر بعشر بو مالك يوم الدين بله دعاء بخيانو إياك نعبد إياك نعبد وإياك نستعين دست خوش بيتو بس شي بو جاري بيشو زياتر بوني شدي لوتت إياك أم جاريان باشتر كان نختي الرخاوي دي تلا شي إياك نعبد وإياك نستعين وإياك جاري بيشو واتي قشتو موتت وإياك دي تواوي كباخي كي دست كانت خوش بيت تكيد دستان خوشي تواوي كاك محمد تواوي كم اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين. كاك محمد جان بو وسانك إن شاء الله أو شوناك وسائل سري عليهم شوني وسانية أجل نما أنتو أني تاكو تاكي بيخواني لسر عليهم يدوم أوسين أو دست خوش به بس ولا الضالين أخير هستم كرد استطالكي نختي ولا أو دريجة كيتو إن جاء ألفا خواني ولا الضالين
دەستت خۆش بێ بە تاکی تۆ الحەمدولله دەرزی قورئانت خوێندووە وانییە کاک محەممەد؟ بەڵێ بەڵێ شکر تەجویدم تەواو کردووە. من ماشەڵڵا دیار بوو خوای گەورە پاداشت داتۆ لەوە چێ منیش ئێستا بۆ تۆ بیخوێنم تۆش تێبینیتە بێت لەسەرەوەی کەوا بوو من کاتێ تێبینی یەک باسەکەی ئێمە ئەمانە ئینشاءڵڵا برایەک خوشکێ بینەرێک ئەم شتە بە جوانی وەربگرێت و دڵخۆشیشم من زۆر برا لە پاش بەرنامەکە پێم مەڵێن وەڵای مامۆستا الحەمدە ئەو شتە فێر بووین ئەو شتە فێر بووین ئەگەر وەکو باسم کرد ئێستا 100 نەفەریش 200 نەفەریش فێر بوو بێت بەڵام ئێمە بە هەزارا کەسمان ماوە لەوە ئەچێت تا ئێستاش ئاگای لە بەرنامەکە نەبێ ڕۆژانی ئەخیر گوێی لێ بگرێ و ئیستیفادەش بکات دەستت خۆش بێ خوا پاداشت داتۆ جەزاکڵڵا مامۆستا گیان خوا لەگەڵ خوا پاداشیەوە بداتەوە کاک محەممەد گیان فەرموو مامۆستا گیان مامۆستا گیان پەیوەندییە بەڵێ ئەگەر پەیوەندی دە باشە ئەگەر نییە من ڕۆمە سەر ئەو بابەتەی تر کەوتمان دەرسی صفەتی ئیستیعلامانەیە لەگەڵ صفەتی ئیطباق ئیستیفاد ئیستیعلا ئەو پیتانە بوون برابر ڕێزەکانە خوشکەکانم کە کۆ بۆ تۆ لەم سێ کەلیمە خصە ضغطین قیض دەنگەکە هەواکە ئێستا بۆ نمونە وتمان ناڵێم غا هەواکە بۆ دەرۆ نایە هەواکە بەرزە بێتەوە بۆ مەڵاژوو تەڵێم غا قا صا بەڵام پیتی ئەڵێم سا سین وا لێ بکەم ئێوە سا کاک مستەفا لە کەلارەوە کاک مستەفا گەم فەرموو چۆنی مامۆستا گیان باشی؟ الحەمدولله خوای گەورە باشت بۆ بکات سوپاس دەکەم کاک مستەفا گیان ئەوە نەعەجێ دەتوانن قورئانەکە بخەنە سەر شاشە بۆی بخوێنی چی ئایەتە کورسیە خوێنە سورەتی فاتحە با سورەی فاتحە بێ ئەوە تا لەسەر شاشەکەی گیانەکە أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين. کاک مستەفا گیان بەڵێ تۆ ئێستا الحەمدولله پیتەکانت پیتێکت نەگۆڕی یان سواز بۆ خوای گەورە شتەکانت وەکو مەخرەج و پیتەکان گۆڕان نەهاتە سەرێ دەستت خۆش بێ بەڵام هەندێ صیفات هەیە ئەبێ ئاگاد لێ بێ ئێستا بۆ نمونە تەنها بسم اللهی بخوێنەوە ئەو سینەمەکە بە سەفیر مەڵێ بسم اللهی باشە برای بەڕێزم بڵێم چی مامۆستا گیان؟ تۆ هینت خوێندووە وتم مەیکە بە قەلقەل عەفوەن پیتەکە سەفیرە سین خوێندووتە یاساکان وایە؟ بەڵێ بەڵێ بە دەرس خوێندووتە؟ وەڵای کاغەتێ دوان تەجویدم خوێندووە بەڵام بە مەزبوطینە بەڵام دانەنیشتووی لە لای مامۆستای بۆت ڕاستکاتەوە وایە؟ وایە ئەوە بەڕاستی سڕی فێربوونی ئەم عیلمە ئێمە وەکو ئەم بەرنامە دەرگایەکە برایە وەکو تۆ ئێسام ئیستیفادەیەکەم ئیستیفادەیەک ئەگەێنیتە خەڵکی بەڵام سڕی ئەم بەرنامە کە ئەڕۆی بۆ لای مامۆستایەک باوەڕتان هەبێ ئەو ئەجرەی کە لە خوێندنی قورئانەیە کە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم بڕۆی دەرچی لە ماڵ یەک ئایەت بخوێنی وەکو وایە یەک وشترت کردوتە خێر و تووشی گوناه نەبووی سلەی ڕەحمیشت جێبەجێ کردووە یەک ئایەت فێر بیت ئەمە کەلامی خوای پەروەردگارە بەڵام من ئێستا هەندێک تێبینی سەریع بە برای خۆمە دەم مەڵێ بسم الله بۆ بخوێنەرەوە بسم الله الرحمن الرحيم. ئێستا بۆ کەس بیخوێنێتەوە ناڵێ ئەمە هەڵەیە بەڵام جوانتر بۆ ئەو ڕائە چییە؟ ئەو ڕائە قەڵەوە کەسرەی هائەکان بسم الله الرحمن الرحيم بینتە دەنگەکە ناپشڕم ئەوە سەفیر دوای ئاەتەکەی دوایان بۆ بخوێنەوە الحمد لله رب العالمين بەردەوام بە ئاەتی دوایش بخوێنەوە الرحمن الرحيم کەوا بوو کاک مستەفا الرحمن الرحيم آياتي دعاء وبخيانه مالك يوم الدين هكا سريجر مالكي برد بويا هكا مالك يوم الدين أم جاربي خيانه مالك يوم الدين
دەستەکەت خۆش بێ بەردەوام بە. إياك نعبد وإياك نستعين. کەوا بۆ ئێستا نعبد مەڵێ دوو درێژی مەکەرەوە نعبد دوایەوە بخێنەوە. اهدنا الصراط المستقيم. تۆ پیتەکان هەموو جوانە خوێنتە بەس ماوەیەکی کەم دەست بخوێنە ئینشاءالله. کەوا بوو هاەکە نییە اهدنا الصراط المستقيم. كاك مصطفى بتنابل اس شلون؟ زبانة خير بشت أمدو دعنته بلا اس المستقيم. اهدنا الصراط المستقيم. ما بس تمشيبو أعود نقص فيري بيوتي دعوا بخينا كاك مصطفى قال صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين. دسا كانت خوش بي ولا الضالين ايش ام بيتا بيتي شي هم استعلاء هم استطالة يا عليكي ولا الضالين. اگر تواني داي ماموساي بخويني ما شاء الله كلار ماموساي قرآن خويني زور لي اما يكم دو اگر مجال نبو قول حصري بقرا باشا براي بالرزم والله قول حصري اوي نوعي هي مجوده شتي دواء قول واحد دسا كانت خوش بي سباسي بيوندي قطكم خوي قورا باداش الداتو انعمتش نختي السريع داتا سريع انعمت انع دست خوش بي براكم خوي قورا باداش ناندوس هركوتوبني ان شاء الله خوالت راضي بي يا ربي خوشك كيجان. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. فرموا بشيخو. سورة فاتحة أخرى. فرموا. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين. الرحمن الرحيم. مالك يوم الدين. إياك نعبد وإياك نستعين. اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين. لسه كانت خوش بكيجان خان كيجان درس النفع قوانية قل لي ما كيجان قل لي ما درزي تجويد نخوندو يان تازه دەست پێکەی وایە؟ خوێندومە. خوێندووتە بەڵام ئەبێ دەست دێڵگرتی بە یان تازە دەست پێ بکەی وایە؟ دەی ئێستا خوای گەورە پاداشت داتۆ تۆ لە خوێندەکەت ئینشاڵڵا ئەجر و پاداشت هەیە لەوەیشی کە ئەتەوێت تۆ بۆیە پەیوەندیت کردووە بتە ئەگەر هەڵەیەک تێ ڕاستیکەی تۆ وایە؟ بۆیە من دائما دەڵێم هەر برا هەر خوشکە داوای لێبوردن ئەەکەم لە هەموو ئەوانەی کە لەسەر پەیوەندی چاوەڕوانن ئینشاڵڵا ئەجر و پاداشیان لای خۆیان بەڵام ئەو خوشکەش ئەو برایی کە وەری ئەگرین ئەوێ ئێمە پێی بڵێن تێبینی ئەو کەلیمەم هەیە ئێستا پێکۆ با بسمیلایی بخوێنی لە ئەوڵە بۆم خوێنە ئاەت گوێنی ئەگرم باشە؟ ئابی خوێنە. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين. بس بلمك مالي بسم الله الرحمن الرحيم باشا بيتا كان لسري حقي خوي بدري بسم الله الرحمن الرحيم بس أودن قاعد لي به نجا بسم الله أو زور دوبارم كردو إن شاء الله استفادة لكن بسم الله كوتاي الرحمن الرحيم ني نير أم جاربهم بخانو بسم الله الرحمن الرحيم. بردوام به. الحمد لله رب العالمين. دست خوش ببلان رب أو كاس أو شدا رب العالمين دعاء بخنا. الرحمن الرحيم. نعم أما بعبيك والراس كنا بلا جاري بيشو تكرارك وتجي زبان تلفزيونك بيني؟ لا. ئەگەر دەسم ئاوا بەو شێوە بیدەم لە مەڵاژوم ئاوا لێیدەم ئەوە چی ڕوئەدا بێت تکرارە بەڵام کەمێ زمانت ئەم لەولاکەی بەرزکەر و ئاوا بڵێ
الرحمن الرحيم مالي باشك شي خوم دي الرحمن الرحيم ما شاء الله سريع ولي أقري دي بردوان به مالك يوم الدين فلا أكيتو ها برزي كرو مالكي مالك يوم الدين الأم جار كسرة ليكي مالك يوم الدين دعاء أخرى مالك يوم الدين ما يوم الدين كسر يوم الدين مالك يوم الدين أما دعاتر كشي خوم أقاد ديبي أو كسرانة كو كسرة زاني ما بسم چيا ضربة كسرة جاء مالي كم أعوانا جوان خينو مالك يوم الدين دعاء أخرى إياك نعبد وإياك نستعين ملي نعبد دستا كانت خوش بآياتي دعاء أخرى اهدنا الصراط المستقيم أما يان كيجان خان بلى خوش كان أم آياتها أنختي أو اسمي سلوشة بيوندكي بيشتريش قريم لي بكا بلام أو كي يسر شاوروانا ملي صراطة تانية طا ملي الطا صراط خوالي درازي اهدنا الصراط المستقيم مالي مستقيم المستقيم دايك شيخون اهدنا الصراط المستقيم كوابو اما ارسات اخوة باداش الداتو بيواندي دواي منيش ارسا بو خود او بنوستو ام آياتت ابي راس كيتو بل جواني بيخواني مالي اما يكام نايكين بقلقلة اهدنا الصراط المستقيم بلا صراطة اي ده سكانت خوش عوابي خينو اهدنا الصراط المستقيم بتنابل يفصي بلى بتنابل يفصي زبان الدرس كرو كاتي الله يفصي او زبان الدرس كرو صي صراطة صراطة دي خوالي درازبه بتنابل المستقيم المستقيم آياتي دعاء بخينا اهدنا الصراط المستقيم هم قرايته هو السريع يسمى اهدنا الصراط المستقيم صراط دي خوالي درازبه برو آياتي دعاء بخينا صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين دست خوش بكي جان بلان بابيكوا بلا صراط الذين أنعمت عليهم صراط الذين أنعمت عليهم بلمك بس بتنابل صراط الذين صراط الذين أنعمت عليهم مالي أنعمت عليهم دسا كانت خوش بدعاء وبخينو أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين خواهي قورا پاداش داتو يساو ايناش اشارت بيكم كي جان بيتاقد مبل لوي بتم ام بيتواي او بيتواي شراب بيتاقتش نابي چونك ما امانته تو بروي بلاي هر ما مستايق هر كسي امشغاريك بكا هر دكتوريك راسيك شلون اوت بي عليه لبرو تو دواتر برنامج بو خود داني بو راسي كيتو من دس خوشي ديكم داواش ديكم هول ده بدرس بيخويني باشا خواي گورا پاداش داتو خوالت تارا سارا خان مەڵام پێشەوەی سارا تەنها ئەو تێبینیشم لەسەر ئەوە بوو ئەوەی پێشتر کە کیژان ئەوە لەگەڵ وەلەضالین زۆر باسم کردووە تازە بە خوشکە سارا فەرموو کچی خۆم سارا کاو ئەو کەلیمە برا بە ڕێزەکانم خوشکەکانم غە غير نخلم غير للأو نكم بقلقلة نلم الماء ميمك قلونك دايكي محمد لا ليرو دايكي محمد فرمو
ورحمة الله. وعليكم السلام ورحمة الله وبركاته. دایکی محەممەد خوای گەورە باشت بۆ بکە الحەمدلله بەڵام دەنگی تەلەڤیزیۆنەکەت کسکە باوەکو ئاگامان لە گوێم لە دەنگت بێت. فەرموو خوشکی خۆم. خوای گەورە لە ڕازی بی یا ربی. خوای گەورە لە هەموو لایەکمان ڕازی بێ. سوپاس دەکەم دایکی محەممەد. آمین یا ربی آمین یا ربی. ئاەت الکورسی سەر ئەو چاو ئاەت الکورسی ئێستا بۆتینەکەن فەرموو کچی خۆم. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. الله لا إله إلا هو. الله لا إله إلا هو الحي القيوم. لا تأخذه سنة ولا نوم. له ما في السماوات وما في الأرض. من ذا الذي يشفع عنده إلا بإذنه. يعلم ما بين أيديهم وما خلفهم. ولا يحيطون بشيء من علمه إلا بما شاء. وسع كرسيه السماوات والأرض ولا يؤوده حفظهما وهو العلي العظيم. دایکی محەممەد بەڵێ مامۆستا. تۆ تەواوت کردووە قورئان وانییە؟ بەڵێ. ئیجازەت وەرگرتووە وایە؟ بەڵێ. ئیجازەت وەرگرتووە تەواو قورئانت تەواو کردووە وایە؟ بخوای مامۆستا ئیجازە وەرنەگرتووە بە تەخمینە. چەند جوزت خوێندووە؟ وەڵا تەواوم کردی مامۆستا زیاد. دەستەکانت خۆش بێت بەڵام من دووسێش دوایی پێکۆ دووبارەیەکەینەوە تێبینی بەسیت ئێمە دایمەن من هەتان بەیانیش برایەکەیە قورئانە خوێنێ وتم ئێمە زۆر کەڕەت کاتێ ئیستیعاذە لەگەڵ بەسمەلە جاری وایە مامۆستا ئەوەنە دووبارە بێتەوە زۆر بۆ تەڵەبەی ڕاستی ناکاتەوە. ئێستا تۆ ئاەت الکورسیەکە زۆر جوان خوێن زۆر جوان دوو تێبینی بەسیت وێسە پێتەڵێم بەڵام ئیستیعاذەم بۆ بخوێنە لەگەڵ بسم الله. أعوذ بالله. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله. بسم الله الرحمن الرحيم. ئاگات لە ئەو کەسەی ژێر ڕەحمانی بێ بسم الله الرحمن الرحيم کەسرەی ژێری نونەکەم بۆ بخوێنەرەوە. بسم الله الرحمن الرحيم. دەستەکەت خۆش بێ هینم بۆ بخوێنەرەوە يشفع عنده أو من ذا الذي عليه. من ذا الذي يشفع عنده إلا بإذنه. ئەوەی دەنگەکە تێک چوو بەڵام کەلیمەی یەشفعم بە تەناویست ئەوە تەفەشی یەشفع یەشفع خوا لێت ڕازی بێ هینم بۆ بخوێنەوە دوایەوە یعلەم دەستت خۆ ئەوە بۆنی قەلقەلەی ئەوەی پێشوو یعلەم کەلیمەی حیفظهما يعلم ما بين أيديهم وما خلفهم. نانا كلمة حفظهما حفظهما أو فأبوني قلقلة اللي أكن بيونديك الصافنية حف بني كي بقلقلة لو إيش عشان نذكر دبيت حفظهما أقعد لو جاري كش بيخينه ولا يؤوده حفظهما. والله دنگك أي بري خوشكي خوم. بله ماما صلاة مني باشيا حفظهما. آخر شتم خوشكي خوم العلي أو النبرة زور باش خويندت أم تيبيني وردانا براسي عن زور جوان خويندت دست خوش بخوا باداش داتو. ماما
مامۆستا بەڕاستی قەلەقیش دەبی لە کاتی ئەوەی نا تاکید بەوایە قسەکەت حەقە زۆر جوان خوێندت من دەستخۆشیت لەکەم خوا پاداشی خۆت و مامۆستاکانت داتەوە مامۆستا ئەگەر بە ئەوەش نەبی ئێستا من لەسەر ئەو شێوە دەری مامۆستاڵە خبار نابم نا وەڵڵی ئینشاءڵڵا لە برای خۆتەوە وەری بگرە دەرس بڵێرەوە مراعاتی شتەکانت زۆر کرد خوا پاداشت داتەوە خوای گەورە لێت ڕازی بیارە یەک پەیوەندیش قیاس نییە یەک پەیوەندی شەرت نییە دەستت خۆش بێت خۆشی خۆم ئەڤین خان خوشکە ئەڤین فەرموو ئەڤین خان السلام عليكم مامۆستا. وعليكم السلام ورحمة الله ئەڤین خان آخر پەیوەندی شۆنە پێمەڵەن کات تەواو بوو ئیتر ئەگەر بە پەلە خوێنمان داوای لێبوردنی دیەکەم باشە بەسەرتا دەی بەردەوام بە سورەتی فاتحە مامۆستا. باشە کچی خۆم بۆی بخەنە سەرشە فەرموو ئەڤین خان بڵێم فەرموو دەست پێ بکە بسم الله الرحمن الرحيم بەردەوام بە الحمد لله رب العالمين پەلەمەکە بڵێ رب العالمين بەردەوام بە الرحمن الرحيم ئەڤین مەڵێ الرحمن هەمزەکە یەکسەر بۆ ڕا الرحمن الرحيم الرحمن الرحيم دەستەکەت خۆش بێ بەس ڕائەکە دووبارە مەکەرەوە دوایی تەمرین لەسەر کە زبانت نەختێم لاولاکەی بەرکرد بڵێ مەڵێ باشە کچی خۆم دوایەوە بخوێنەوە مالك يوم الدين دووبارەی کەرەوە مالك يوم الدين کچی خۆم جای کەرەوە بڵێ مالیکی اینجا یەومی الدین مالك يوم الدين جارێکە مالیکی کەلیمە مالیکی یەومی الدین مالك يوم الدين ئەوە دوای تەمرین لەسەر تۆ بەتەنا بڵێ مالیکی مەڵێ لیکی مالی بڵێ مالیکی مالك يوم الدين دوایەوە بخوێنە إياك نعبد وإياك نستعين ئەمە ئەگەر ئەبێت چاوەڕێی پەیوەندی کەت بکەم لێرە بڵێ بەتەنا نعبود بڵێ بوو نعبد ئێستا گەر تۆ شتێک ئەو شتە سەری گرتووە ئەڵێم ئەرە شتە بوو ئەڵێ بڵێ بوو ئەو شتە بوو بڵێ نعبود دەستت خۆش بێتەوە بەتەنا بڵێ نەستەعین سین تۆ بڵێ نەسرین دەستت خۆش بێ بڕۆ دوایەوە اهدنا الصراط المستقيم کشی خۆم ئەمەش اهدنا الصراط المستقيم صراط المستقيم بڵێ صراط المستقيم ئەمە ئەبێ ڕاستیکەی تۆ مامۆستا شتت هەیە لەی شوێنێ نەوەڵا دەی ئەگەر ماشەڵاتەکێ مامۆستای باشی لێیە ئەگەر نا گوێ لە حوسەری بگرە هەر ئەم ئاەتەش ڕاستکەینەوە ئەوە کە بەس بۆم بخوێنەرەوە بڵێ اهدنا الصراط المستقيم کچی خۆم بڵێ نانە بڵێ صراط المستقيم بەس گوێ لە برای خۆت بگرە بڵێ بەڵێ صراط المستقيم تو گوێت لە دەنگی منە بەڵێ مامۆستا بەس بەتەنا بڵێ نانا بڵێ لەگەڵ لام بەڵێ مامۆستا دقی ناکە دوایەوە بخوێنە صراط الذين ئەوە کاتی بەرنامە تەواو بوو بەڵێ صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين ئەڤین بەڵێ کچی خۆم
تۆ ئەم ماوە لە بەرنامەکە لەگەڵمانە بە هەموو ڕۆژێکی شەوڵ دە پەیوەندی بکەی باشە بڵێ بۆ بەڵکوم ئاخر ڕۆژ بتوانی ئینشەڵڵا تەواو ڕاستی کەیسە کاتی بەرنامەکە تەواو بوو من ناتوانم لەبەرەوەی بەڕاستی پێویستت بەوە هەیە ئەو دوو ئاەتەی ئەخیر پیتەکان نەگۆڕیت باشە کچی خۆم لەبەرەوە کاتی بەرنامە تاوا من داوای لێبوردن لە تۆ هەموو ئەو کەساناکەم هەوڵی پەیوەندیاندا و ئەگەر داوای لێبوردنەکەم کە ئەم نەمتوانی ئەم سوورەتە بەتەواتی بۆ ئەڤین ڕاستکەمەوە خوای پەروەردگار پاداشی خێری داتۆ خوای گەورە زبانی پارا و کات سەرکەوتووی کات لە کۆتایە داواکەم لەخوا بۆ خاتری ئیسمی عەظەمی خۆی خوای گەورە عاقبەتی هەموو لایەکمان بەخێر بگێڕێت أقول قولي هذا واستغفر الله لي ولكم سبحانك اللهم وبحمدك أشهد أن لا إله إلا أنت أستغفرك وأتوب إليك والسلام عليكم ورحمة الله وبركاته. الذين آتيناهم الكتاب يتلونه حق تلاوته أولئك يؤمنون به ومن يكفر به فأولئك هم الخاسرون.